زۆر باشە بەڕێزانم با بچین دووسێشتی دیکە بخێنینەوەڕۆ. ڕاستی زۆرم پرسیاری پەسیڤ و بەکار نادیاریان لێ کردووم. زۆر سادەیە، بەڵام من دەبێت دڵنیا بم کە ئەوانی دیکەش دەگەنەوە سەری. تۆزە قورسە کاتێک تۆ پەیجی دادەنەی خەڵکی زانا دێن، خەڵکی ئەوانەی کە لە سەرەتاوەدایان هەیە دەست پێ بکەن دێن، تۆ دەبێت ئاگات لە هەمویان بێ بجا. بۆیە ئێستا وانەیە بەرەو ئەو پەسیڤە دەچین، ڕێیەکی بۆ خۆش دەکەین بەرەو وێ بڕۆین. تا ئێستا ئێمە چمان کردو؟ ئێمە ئەو خشتەیەمان خوێندووە، بەڵام چیمان کردووە؟ فێری شتی قوڵتر بابین. ئەلێرە فێری ڤەرب یعنی کردارمان کردو. تا ئێستا ئێمە بەس باسی کردارمان کردو. خواردن، نووستن، کردن، هاتن، هەموو کردارن. باشە، تا ئێستا لەوەتی ئەو کاناڵەمان هەیە 40 ڕۆژە باسی کردار بوو. ئۆکەی، بەڵام ئێستا ئێمە دەچین هەرەوە. چەند ناحەز بوو، بەڵام هیچ نییە بەسەوە. با لە کنیەک دیار بن کە وانێکی کەینە. هەرەوەی دادەنین بۆ ناو، ئۆکەی، یا ئەدجەکتیڤ یا سیفەت ئاوەڵ ناو. ئۆکەی، بۆ نمونە لەسەر ئەو وشەیە دەڕۆین. لێرە سیرکەنەوە کردارە بۆ گۆ، ئەمە ڕۆیشتوینەوە لە پێش چاوە بێ. لێرە مەدەچین دەورێکی ئەو خشتەی پێ لێ دەدەین، ئەوەی دەناسنەوەی دی. ڕاستی هەرکەس ئەو خشتەی نەخێندووە سێریەوە نەکا، بچۆ لەوێ سێری کە ژیانت تازە قەت گرفتن نابێەوە. ئەوە یەک، ئەوە دوو، ئەوە سێ. باشە، ئەلێرەدا ئێمە کە باسی ناو یا ئاوڵ ناو دەکەین، باسی هەبوون دەکەین. دەڵێ ئەمن دەوڵەمەندم، دەوڵەمەندم. ئەو ئینکلێتیکسانە دواتر شی دەکەمەوە لە کوردیدا. دەوڵەمەندم، ئەو مێ لە ئاخرەکەی. ئەوانە باسی ئەم و ئیز و ئاڕوشتیوان ینی هەم، ینی ئەمن هەم. جا ئێمە لێرە سیرکە ئەو ئەم و ئیز و ئارانە فەقیرانە هەر بە یارمەتی دەر سەرەکیەکە ڕۆیشتنە کەڵکمان لێوەرگرتەوە. بەڵام کاتێک باسی ناو و ئاوەڵ ناوێ دەکەین بۆ خۆیان دەبنا کردداری سەرەکی ینی هەبوون، ینی ئەم و ئیز و ئار دەبێتە کردداری سەرەکی. باشە، وە تۆزێکیش هەڵدەکشێنە سەری، یەک خانوو هەڵدەکشێنە سەری. ئێستا دەزان مەبەستم چێ. مەسەن دەڵم I am rich، دەوڵەمەندم، دەوڵەمەندم. باشە، دەوڵەمەند بووم دەبێت I was rich. بۆیە دەڵم یەکدانە دڕات سەرێ. ئەو ئەم و وازە لەکوێ دەماندیت؟ لە دوویەکان دەماندیت. بۆ چون لەوێ یارمەتی دەربوون. لێرانە بەڵام بۆ خۆیان بوونەتە شایەکە، پادشایەکە هاتوونەتە سەرێ، بۆ یارمەتی دەرنین. من لێرە دەڵم دەوڵەمەند بووم، لێرە دەڵم دەوڵەمەندم. ئەوە باسی منە. ئەگە باسی نەفەرێکی بکەین دەڵێن he is rich، ئەو کوڕە دەوڵەمەندە. یا دەڵام ئەگە جەمع بوو ینی کۆ بوو دەڵێن we are rich. دیوانەمان خوێندوو وەڵڵی، بۆ نابێ هێندە جوان بینووسم، هەموومان دەیزانین. we are rich ینی ئێمە دەوڵەمەندین. ئەگە کۆ بوو لە ڕابردووش هەر ڕێکی هەیە. ئەگە یەک کەسێش بوو هەر دەڵێن he was rich ینی ئەو کوڕە دەوڵەمەند بوو. بەڵام ئەگە کۆ بوو دەڵێن we were rich، دەوڵەمەند بوون. ئۆکەی، سبەینێ دەوڵەمەند دەبم، یا خۆت ساڵی داهاتوو دەوڵەمەند دەبم. I will be rich. تۆ دەڵێ باشە چاوت عادەتی کردەوە will بێت لە دوویەکە دادیوە لێرە، بەڵام لێرە یارمەتی دەرە، سەرەکەکە گەوینگە.
ئەمە ئەلێرە چمان هەبوو ویڵەکمان هەبوو لەگەڵ کردداری سەرەکی لێرە شەرەوەیچە ویڵەکمان هەیە کردداری سەرەکی بیە خۆ دەڵێ کوتت ئەم و ئیزوئارە بۆ بووتە بیش کوتم دوای بی دەچنەوە سەر دایکی خۆیان تەواوی ئەم و ئیزوئارەوانێت لەوانەکانی پێشێ کوتم هەموو دایکیان بیە دەچنەوە سەر دایکی خۆیان کەواتە ئەو ویڵ بیە لەگەڵ ئەو ویڵ بیە فەرقی هەیە لێرەدا ئەو ویڵ بیە ئەو بیەکە کردداری سەرەکیە I will be rich next year ساڵی داهاتوو دەوڵەمەند دەبم ئۆکەی جا ئێستا ئێمە باسمان کرد کە سێیەکان هەمان یەکەکانن هەڤێکمان پێوە ناوە دەی هەر ئەوەی کۆپی دەکەم دەهێنمە ئێرە I هەڤێکی پێوە دەنێم have am rich کوتمان دوای هەڤی هەمیشە شکلی سێوم دێ وانەی داهات پێشتر خوێنمان کە شکلی سێومی هەبوون چیە بینە I have been rich دەوڵەمەند بوومە ئەو هیە کورتەکە بوومە ئۆکێ دەوڵەمەند بووبووم I had been rich تۆ دەڵێ باشە و هەڤینەمانە من لە نێو کرداردا لە چوارەکان دەدێت چون لەوێ یارمەتی دەربوون یاریدە دەربوون لێرەدا ئەو بینا بەخۆی کردارە سەرەکەکێ بۆ چون باسی ڕێکی ینی ئەو سفەتە دەکەین I had been rich کەواتە ینی دەوڵەمەند بووبووم بێیەکەمان هەیە لە قەدیم ئاوایان دەکوت بووبووم بەڵام لە خوێندنەوەدا بووبووم دەیناسنەوەی دەڵێ تا ئەو کات من دەوڵەمەند بوومە I will have هەڤەکەمان هەیە هەم لێرە هەم لێرە هەم لێرە ویڵەکەشمان هەیە وەکو ئێرە I will have been rich by that time تا ئەو کاتە دەوڵەمەند بوومە تۆ دەڵێ will have بینەمان لە چواریدا دیبووە دەڵم لێرە یاریدە دەرە چون سەرەکەکە گەوینگە بەڵام لێرەدا کردارە سەرەکەکە هەبوونە ئۆکێ تا ئەو کات دەوڵەمەند بوومە ئۆکێ جا ئێستا ئەوانەیان جوانە ئەوەش ئەو دوویە خەریکەکەی ینی پرۆسەکە ئەو چوارەش هەمان ئەو دوویە هەڤێکی پێوەم درا جا ئێستا ئەگە ئەوەی تێبگەن ئەوە وزارەتی پەروەردە یەک دووبارم دیوە بۆ پۆلی 12 لەوانە کەڵک وەردەگرێ جیاوازی ئەو دوانە بزانن بە تایبەت ئەوانی پۆلی 12 زۆر یارمەتی دەدە زۆری شیرینە زۆریش سادەیە هیچ تێدا نییە کە بترسێن ئەلێرە ئەمە ING مان هەبوو لێرە دەڵم I am going باشە هەرەوەی دەنووسمەوە دەڵم I am هەرەوەی دێین نێرە am rich ئەو ئەمی ئەوەڵ یارمەتی دەرە وەکو ئێرە I am دەی لێرە کردار سەرەکەکە گۆینگە لێرە چییە هەبوونە بەڵام دوای ئەمۆی زواری ING دەگرێ ئەمینگمان نێخۆ وایە ئەوانە ING ناگرن دەچنەوە سەر دایکی ئەسڵی خۆیان INGەکەی دەدەین بەوان ینی بی دایکیانە INGەکەی دەدەین بەوان being I'm being rich I'm being rich باشە خەریکی دەوڵەمەند بوونم بەڵام ئێمە بۆ ناو و بۆ ئاوڵ ناو ناتوانین خەریکی بین چی بۆ دێنن لە ناو ئینگلیزیدا getting I am ئەو گێتەی بۆ دێنن ئەلان لە هەمویاندا کەڵکی لێوەردەگرین لەو شوێنانە کە ING هەیە یا لە
بەڵام دەمهەوێ فەرقی ئەو دوانە جیاوازەکەیان بزانن. I'm getting ئاینجەکەی بەوەیەوە دەنین I'm getting rich لەگەڵ I'm being rich چ فەرقی هەیە؟ باشە I'm being rich بۆی کە جوان لی تێبگەن شتێکی کاتیە. بۆ نمونە من لامبۆرگینێکم مەسەلەن بە درۆ فیک بە قەرز وەرگرتۆ دێم شۆ ئافی پێ دەکەم مەسەڵەن خۆمی پێ هەڵدەکێشم دەچم ئەوە لامبۆرگینەکەم وەرگرتۆ ڤیدیۆی ئینستاگرامی پێ دەکەم کە خەڵک بزانێ ئەمن دەوڵەمەندم I'm being rich بۆ یەک کاتژمێر ئەو لامبۆرگینی وەردەگرم دەیدەمەوە یەک کاتژمێرە خەریکی خۆ دەوڵەمەند نیشاندانی خۆمم فیکە فیک okay I'm being rich يعني قاتێکم لەبەر کردو و ساعتی گران و ئەوە لامبۆرگینی بۆی دڵن I'm being rich okay يعني ئێستا خۆم خەریکم بە دەوڵەمەند نیشان دەدەم بەڵام ڕاست نییە okay بەڵام ئەگە بڵێ I'm getting rich يعني ئەمن خەریکە بەڕاستی دەوڵەمەند دەبم يعني I'm getting rich ئەوە ئێستا خەریکم مەسەلەن ئەوە لەنێو ستاک مارکێت و شتی وادا و خەریکم معاملە دەکەم ئەوە هەر پارەکە لەنێو ئەکاونتەکەندا زیاد دەکە بەڕاستی خەریکم دەوڵەمەندم I'm getting rich کەواتە getting پرۆسەکەی نیشان دەدەکە من لە فەقیریەوە بەڕاستی خەریکم دەوڵەمەندم I'm getting rich ing ینی خەریکم I'm getting rich ینی خەریکم دەوڵەمەندم ئەکاونتەکەمەوە دەڕات سەرێ پارەکە دەڕات سەرێ بەڵام I'm being rich ینی خەریکم خۆم بە دەوڵەمەند نیشان دەدەم بە درۆ okay ئەوە هەبێ دواتر زیاتر شیرەکەمەوە ئەلێرە دەڵێن چی دەڵام I was being rich I was being rich هەرە و لامبۆرگینەکەی بێنە نێو زێنت مەسەڵەن یەک کاتژمێر بۆ خەریک بووم بە لامبۆرگینەکەەوە و ڤیدیۆم دەگرت بۆی کە خەڵک بزانێەوە خەریک بووم خۆم دەوڵەمەند نیشان دەدا خەریک بووم خۆم دەوڵەمەند نیشان هەڵام فێک و درۆیەسا یەک کاتژمێر بوو I was being rich when they caught me کاتێک هاتن گرتیانم okay بەڵام I was getting rich ینی ڕاستیە ینی خەریک بوو بەڕاستی دەوڵەمەند دەبووم کە مافیاکان هاتن لێرە بەڕاستی پارەکانیان لێ وەرگرن I was getting rich when they robbed me هاتن پارەکانیان لێ دزین مەسەلەن بۆ نمونە I was getting rich I was getting rich جا ئێستا پێ دەڵم چۆن هەست بەوانە بکەن کەواتە حەکەکە و دیت کە لێرەدا ڕیچەکە ing ناگرێ چون سیفەتە ئەوەیان یارمەتی دەرەوە کوێرە I was بەڵام کردارەکە چۆن بوونە لەوێ ئەمە بینگی کەڵک لێ وەردەگری I was being rich یا بۆ سەداقەت بۆ ڕاستی مەسەن جاری وایە مەسەن سەعاتێک من ڕاستیم دەکوت I was being honest okay بۆ یەک کاتژمێر من بوومە کەسێکی سادق مەسەن ڕاستیەکەم دەگوت I was being honest with him okay کەواتە کردارە سەرەکیەکە بیە ئەنجی گرتو okay لێرە دەڵێن چی دەڵێن I will be ئەوە یارمەتی دەرەکەیەوە کوێرە will be بەجیا going دەڵێ being I will be being rich سپێنە خەریکی ئەدا دەرهێنانم بە لامبۆرگینەکە سەعات 2 تا 3 لامبۆرگینەکەم بە قەرز وەرگرتۆ خەریکی ڤیدیۆکردنم چاپۆیە مەیە مزاحمم مەبە I will be being rich tomorrow سپێنە خەریکی خۆ دەوڵەمەند نیشاندانم okay I will be being rich بەڵام ئەگە بڵم I will be لەجێ being getting دانم getting rich سبحینێ خەریکی دەوڵەمەند بوون دەبم ینی دەچم بەڕاستی پارە پەیدا دەکەم خەریکی دەوڵەمەند بوون دەبم okay
ئەوانە چۆن زۆر سادەن زیاتر شیکەمەوە تێک دەچێت جا ئێستا هەر ئەوە دێنین هەڤێکی پێوە دەنێن چوارەکەشی تەواو دەبێت یعنی ئەلێرە چیمان هەبوو I had been وەک خۆی دەینووسمەوە I had been لەجێ گۆینگەکە بینگی دانووسم I had been being rich جا لە تاقیکردنەوەکان ڕەنگە لێو پرسن هەموو بین و بینگووانە چن ئێمە خوێندومانە ئەو بینە هەمان بیە بەڵام چون دوای هەدی هاتوو بۆتە شکلی سێوەمی بی شکلی سێوەمەکەی دەبێتە بین دوای بۆ خۆی ئەوە ئەمە دوای ئەم و ئیزوار هەر فعلێک بێ ING دەگرێت بۆژەوە ING کردۆ being کەواتە ئەو بینە شکلی سێوەمە ئەو بینگە چون دوای وەی هاتوو دەبێت ING بگرێت هەرو جوورێ لێرە هەمان بوو I had ئەو بین شکلی سێومە بەڵام دوای ئەم و ئیزواری کردار ING دەگرێت لەکن یەکی دانیان زۆر سادەیە I had been being rich ماوەکەی for a few hours when they caught me I had been getting rich هەرەوە دیسان I had been getting rich يعني بەڕاستی خەریبووم دەوڵەمەندە بووم ئەلێرە دەڵێن هەر I have been being rich 4 ساعتە خەریکم خۆ دەوڵەمەند نیشان دەدەمەها being rich لەگەڵ I have been getting rich یعنی beingەکەی بکە getting rich ئەگەر لێت تێکچوو I have been خشتەکەم لەسەر ئینستا لە هەموو شوێنێک داناوە دەتوانین سێریکەوە I have beenەکە هەر لە سەر شوێنی خۆیەتی لەجا گۆینگەکە beingمان داناوە کە فەیکە بەڵام ئەگە گێرینگی دابنین یعنی بەڕاستی لەناو پرۆسەی دەوڵەمەند بووندەم ماوەشە چەند کاتژمێرێکە ئیدیەوە سەختترین ڕاستەیە ئێرە چمان هەبوو I will have been ئێرە سێدانە یاریدەدەری هەیە I will have been will have been لەجا going بڵە being I will have been being rich مثلا دەڵێ لە کێوە و لامبۆرگینیەت وەرگرتو بۆ نایدەوە کاکە گرانە هەر کاتژمێرە و لامبۆرگینی وەردەگری گرانە دەڵێ لە کێوە وەرگرتو دەڵێم 10 دقەی دەبێتەوە 2 ساعت خەریکمەوە خۆ دەوڵەمەند نیشاندم in 10 minutes I will have been being rich for 2 hours بەڵام دەتوانی لەجا بینگەکە گێتینگی دان I will have been getting rich for 2 hours okay کەواتە ئەوەش هەر ئەوەیە بەڵام دیتان کە چۆن دەستمان تێوەردا جایەمە بووە دەڵێن ئەو خشتەیە زۆر بەقیمەتە چۆن نەزم دەدا بەناو مێشک و ئەگە هەر یەک لەو ڕستانە و ئێوە جیاواز جۆلێ و بکە عمرێکە ئێمە جیاواز جومان لێ دەبێ و حەز دەکەینەوانە قەت تەواویان نایە ئەو ڕستانەوە بۆ بینەوە بۆ بینگە ئەو بۆ ڕیچە ئەو بۆ نازانم کردارە بەڵام کە لەکنی ئەوە تەواوی ئینگلیزی ئەو دوانەیە لەوە زیاتر لە هیچ چۆ نابیستن و نابینن یەکیان بۆ کردارە یەکیان بۆ ناو ئاوڵ ناوە ئۆکێ لەوە زیاترمان نییە دەتوان بارێکەوەی دابنیشن دیسان لەسەر ڕابنووسنەوە بەڵام هەر هەمووی هەرەوەیە لێجات کردارەکە کە گۆیە لێرە ئەمە لەوێ ئاوڵ ناوێکمان هەیە ریچ ئۆکێ ریچ کە ئاوڵ ناو بخۆی ING ناگرێت ناتوانین بڵێن ریچینگ دین INGەکەی دەدەین بە پێشە being rich ئۆکێ جیاوازی being و gettingیش بۆم شیکردنەوە پێم وایە ئەوەی لێرە قەداکەم کە وانێک نەبێ سام هیچی دیماوە بێڵم خەریکە دەگۆڕدرێت دەبێتە getting لەگەڵ بەو شێوەیە ڕەفتارەکە دەبێتە being It is getting cold. I'm getting hungry.
is getting old. You're being nice today. مثلا لو زور culturally وردقين مثلا دلمو چونه او مهربان بوي kind بوي you're being nice today خبره you are او ايره زور culturally وردقين you are being nice today تو بعام كابراي شي nice ني هميشه توري بلام چونه او يكا جمرة يعني مهربان بوي you're being nice you are being nice today شتێکی ماوەیە ئەو ڕۆچقە و ماوەکە خەریکی خۆ جوان نیشان دەدە you are being nice today you are being honest okay تۆ بەردەوام خەریکی دروی چۆنەوە ئێستا سادق بووی وشتی ڕاستەکان دەڵێ you are being honest okay لەناو ئێمە کاتێکی زۆرمان لەسەروە دانا بەڵام کاتێکی زۆر کەم لەسەروە ئەو تکنیکێکە بۆی کە مێشک شوێنێکی هەیە بکە بەخۆی مێشکتان شوێنی ئیشکردنی پێ بدەین بەڵام ئەگەر بزانم لێرە گرفتو دەبێ ڤیدیۆیەکی دیکەی لەسەر دەکەین بۆ نمونە دەمهەویست شتێکی دیکە و پێنیشاندەم پێوەی کە قەدعیکەم ئەو دەتوانن ئەگەر لەپتاب و هەیە لەو چۆلەکەیە کەڵک وەرگرن هەر ڕستەیەک و هەیە you are being nice باشە ئەوە دوویە چۆن دەزانین دوویە ئەوەنێ ئەموو ئیزۆ ئارەکە ئەوەش ئایەنجەکە دوویە you are going کاگە کردار بە ئەو you are being چۆن nice ئەوە ئاوڵ ناوێکە ساستاگە لەیدەم دەچێت لە ناو یوتیوب هەر کەسە و ڕستەیە کوت پێ لە ئەمریکایەکان جاوە ئەکسنتی ئەمریکای بریتیشمانە هەموو شتێکمان هەیە لێرە دەچێوان دەبینێتەوە زین دەبینێتەوە هەدڵ چۆنەوە بینێکە وانەیەک بووی ینی خۆ جوان و میهرەبان و وانە نیشان دەدەن why are you being so nice lately دەتوانێت وەی لێدەی هەر دێڵێتەوە ئەوە چۆنە ماوەیە کە خەریکمە ئێستا خەریکی میهرەبان لەگەڵم دەجوڵێەوە ینی هەڵس و کەوت دەکەی تۆ بە تەبع ئاوەنی custodial parents would feel like you know why are you being nice to this guy who's behind زیاتر وانێکە ئەگەوەی بکەمە I statementەکانمە I am I am being nice Okay, so really tap it. Honesty. How I am. Today I'm being honest with you. أورو صادق. Today I'm being honest with you. We can never. يعني أورو خريكم لقالو راستكم خريكي راستكوبون ما أورو لقلطان يعني ما ويش كرتا بردوام درويان دكم أورو خريكي راستكوهم لقلطان I'm being nice with you today Today I'm being honest with you. I'm being honest. We can never erase the my opinion, but even though I am being honest, I still owe it to my audience to disclose when I'm being paid to promote. And I had a close relationship, but if I am being honest with you, I would have. دل يستا قبم هاي راستكوبم يستا. If I'm being honest with you, okay. دتوان حستا كان ببين نوا. يستا لي تيدا جنوانا للشورى هاتون يما لو خشتانا خيرمان لو أمريكانا كدي مستن هستيان بيبكام زانا شكلي دموتاوي عن شونا هستا كان عن شونا هذا وجه لي تكراري لكاتا. If I'm being honest, there's a lot of time. والله أقبم هاي راستكوبم يستا. There's a lot of times where I feel كاتاني جيزورك من هزدكم
If I'm being honest, there's a lot of times where I feel, I get a little sad. You know, I see like a lot of these like action sports. If I'm بیانەوە being honest, there's a lot of times. If I'm being honest, there's a lot of. If I'm being honest, there's. زاوە زۆر یارمەتی دەدات چۆن ئەوەی دابەزێنن دەچی لەسەر گوگلی دەنووسی Chrome extension ئەوکە لە Chrome extension کە چووی لێرە pronoun سی شتێکی ئاوە نوی چ بۆتیوە pronouncy ئەوەی سێرش دەکەی دەیهێنیە ئەلێرە لی دەدەی ئیدی بخۆی دیە ئەو چۆلەکەیە دادەبەزێ لێرە جاوە کلیکی لەسەر دەکەی و ڕەستەکەت دەنووسی و دواتر ئەو ڕەستانی پێشتریش نووسی تە هەمویان دێنێ دەتوانی سێریان پێ بکەی و ڕێگایەکی زۆر گرینگە بۆی کە جۆر عادەت بگرێ و هەستی پێ بکەیت دواتر تکنیکەکانی دیش و پێ دەڵێم کە چۆن ڕەوانتر بتوانن قسە بکەن زۆر شتی دیکە باوە ڤیدیۆ زۆر نەبێ سپاس